سڵاتان لێ بەڕێزان خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ باس لە پرۆژە یاسای لێبوردنی گشتی دەکەین کە لە ئێستادا لە پەرلەمانی کوردستاندا سەرقاڵی ئامادەکردنی ئەم پرۆژە یاسایان و ڕەنگە لەم ماوەیەدا دەربکرێت، بەڵام پێناچێت بەر لە جەژنی ڕەمەزان پرۆژە یاسای لێبوردنی گشتی پەسەند بکرێت و دەربکرێت لەلایەن پەرلەمانی کوردستانەوە. کاریگەریەکانی ئەم پرۆژە یاسایە لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردوودا لە دەرکردنی ئەم لێبوردنی گشتیە هەندێک لە پسپۆرانی بواری یاسا و بواری کۆمەڵناسی ڕخنەیان دەگرت لەوەی کە دەرکردنی لێبوردنی گشتی لە ئێستادا کاریگەری خراپی دەبێت لەسەر بەڕێوەچوونی هەندێک لە ئەو تەقاریدانی کە لە کۆمەڵگەدا هەیە و بەربڵاوکردنی توندوتیژی و کاریگەری دەبێت لەسەر بڵاوکردنەوەی تاوان و ئەو کەسانی کە پێشتر یاسا یەکلای کردوتەوە کە تاوانبارن وە خۆیان دەڵێن ئەم لێبوردنی گشتی لە ئێستادا وا دەکات کە ئەم کەسانە ئازاد بکرێن. دیارە ئێستا لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان، نوێنەری لیژنە تایبەتەکان، نوێنەری سەرۆکاتی هەرێم و نوێنەری وەزارەتی داد، وەزارەتی ناوخۆ و بەرپرسانی گرتوخانەکانی هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان ئامادەکاری دەکەن بۆ کۆبوونەوەیەک لەسەر ئەم پرسە کە دەرکردنی پرۆژە یاسای لێبوردنی گشتیەوە بە گوێرەی ڕەشنووسی پرۆژە یاساکە لێبوردنەکە ئەگەر پەسەند بکرێت هەموو ئەو سزادراوان و بەندکراوانە دەگرێتەوە کە لە یاساکەدا دیاری دەکەن. تا ئێستاش بەڕێزان دیارە ڕوون نییە کە ئەو مادانەی کە سزاکە دەنگرێتەوە چین. دیارە ساڵی 2012 پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەکی لێبوردنی گشتی پەسەند کرد و دواتر سەرۆکی هەرێمی کوردستان ئەو پرۆژە یاسایی پەسەند کرد. دەوترێت پرۆژە یاساکە ئەو کەسانە ناگرێتەوە کە بە گوێرەی یاسای دروستکردنی تەقەمەنی، یاسای تیرۆر، تاوانەکانی گرێدرا و بە ئاسایشی ناوخۆی هەرێم، بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە، بەرتیل و دزینی سامانی گشتی، ساختەکردنی درا و زینای محەڕەم، دەستدرێژی سێکسی لەگەڵ تاوانی کوشتن بە بیانووی ئابڕووسرینەوە. دیارە ئەم بەپێی زانێرەکان دیارە دەوترێت کە پرۆژە یاساکە ئەو کەسانە ناگرێتەوە کە بەم تۆمەتانە بەندکراون. لە ئێستادا دیار لەگەڵ ئەوەی کە دەرکردنی بڕگاری لێبوردنی گشتی جێگەی خۆشحاڵی هەندێک کەس و خێزانی ژمارەیەک لەو بەندکراوانەیە، بەڵام شارەزایانی یاسایی دەڵێن کە زۆر دەرکردنی لێبوردنی گشتی کاریگەری خراپی دەبێت و لە هەندێک حاڵەتدا وە خۆیان دەڵێن پێچەوانی بڕیارەکانی دادگا و یاسایە و پێیان وایە کە یاسا و دادگا کاتێک دۆسیی تۆمەتبارێک یەکلا دەکەنەوە ئەو کات لێبوردنی گشتی نابێت دەربکرێت بۆ ئەم کەسە. هەندێکیشیان لێبوردنی گشتی بە دەستێوەردان لە ناو کاروباری دادگاکان وەسفی دەکەن بۆ پێیکە سەدان کەس پاش یەکلابوونەوەی دۆسەکانیان وەسەلماندنی ئەو تۆمەتانەی لەسەریانن و دواتر سزادانیان بەڵام بە بڕگارێک ئازاد دەکرێن کە لێبوردنی گشتیە. ئێمە ئەمڕۆ هەوڵ دەدەین لە بۆچوونەکانی ئێوەدا قسە لەسەرەوە بکەین کە کاریگەریەکانی دەرکردنی لێبوردنی گشتی چییە لە کۆمەڵگەی کوردیدا کە ناو بەناو وەک شارەزایان ئاماژەی پێدەدەن لە ئێستادا توندوتیژی ڕووی لە زیادبوونە لە هەرێمی کوردستاندا. لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک وەنانشانی facebook.com/نالیاتیڤ دەتوانن بۆچوونەکانتان بنێرن، هەروەها ڕاستەوخۆ دەتوان لەگەڵماندا بەشدار بن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە. عەبدوڵڵا لە سلێمانیەوە یەکەم پەیوەندیمانم کاتت باش کاک عەبدوڵڵا. مرحبا کاکە شوان. زۆر سپاس دەکەین. مەرحەبا فەرموو کاک عەبدوڵڵا. کاک شوان بەخێر بێتەوە مام جەلال، بەخێر بێتەوە یاخوا هێوای هێوادارم مای خێر و خۆشی لێ بۆ گەلی کورد. بەڵێ کاک عەبدوڵڵا سەبارەت بە تەوەرەکە کە تایبەتە بە دەرکردنی لێبوردنی گشتی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە کاریگەری دەرکردنی ئەم لێبوردنە چ قسەیەکت هەیە؟ ئینشاءڵڵا مای خێر و خۆشی بێ، بەڵکو ئەویش هەر شتێکی باشە، لێبوردنی گردی ئەوی هەر شتێکی باشە، خراپ نییە. هەندێک کەس پێیان وایە باش نییە. تۆ بۆچوونت چییە لەسەر ئەو بۆچوونانی کە پێیان وایە باش نییە دەرکردنی لێبوردنی گشتی؟ باشە، نەک ئەوانە کە ئینسانێکی یعنی دەستیان سوور بێ بە خوێنی خەڵک، ئەوەی کە دەستی بە خوێنی میلەت سوورە، ئەمە حەقی نییە عافو بکرێ. بەڵێ جا سەلاو بۆ پێشمەرگەی قارەمان. بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە سلێمانیەوە. ڕێبوار لە سعدیەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک ڕێبوار. سپاس. فەرموو کاک ڕێبوار. دەستخۆشی بە میانەکە دیاکەم پاشوانگان تەوەی بە میانەکە لە خۆی تێڕابزانین
تایبەتە بە دەرکردنی لێبوردنی گشتی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە کە ئێستا سەرقاڵی دەرکردنی ئەو لێبوردنەن کاک ڕێبوار وە کاریگەریەکانی دەرکردنی ئەم پرۆژە یاسایە یاخود ئەم لێبوردنە گشتیە. ئەم لێبوردنی کۆمەڵەکەەکانی دەبێتەوە لە دستخانەکان تەنەها کەسیان کوشتە بە دەستی خۆیان و دەستیان پێ تەنی هاوڵاتی لەم وڵاتە ئەو کەسانە لەگەڵشیان باشیان کۆمەڵەکەەکان دستخانەکان دەکرێت کە لە دادگا بەبێ هیچ تاسانێکی تاشیان قاضی وا هەیە قاضی وا دیفاع لە ناموسی خۆیە تا 20 ساعت حکم دەبێت دادگا 20 ساعت حکم دەبێت لە دستخانەیەکە دەبێت قاضی وا دیفاعی لە خۆی کردووە کە لە دستخانەیە بەرپرسی وا هەیە. بەڵێ سپاس بۆ کاک ڕێبوار هاوکار لە بازیانەوە ئەم کاتت باش کاک هاوکار. ئەم کاتەوە باش. سپاس دەکەین فەرموو کاک هاوکار. وەڵا لەسەر ئەو بابەتی ئێوە بابەتەکەتان زۆر جوانە و من خۆم چوومەتە ناو چاکسازیانی گەورە و پێویستە بەڕاستی ئەو یاسای تطبیق بکرێ بەڵام لە کۆمەڵە کەسا بەڕاستی ئێستا من خۆم ئامۆزام لەوێ هەیە ئەڵە کاتێک چوومەتە ئەوێ خۆم دارێکم بینیوە دارەکە 5-6 متر بەرزە ئەڵە کاتێک چوومەتە ئەوێ دارەکە یعنی من پێم لێناوە لە دارەکە دەی زۆر باشەکە ئێستا بەریتم لەوەی 15-16 ساڵە یعنی کەسێک بە 15-16 ساڵ نەگەڕێتەوانێ باوەڕ ناکەم ئەگەر هەموو تەمەنیش لەسز نابێ بەخوا نەگەڕێتەوانێ. ئەمە هۆکارەکەی چییە کاک هاوکار هەر ئەوەی کە پێی دەوترێت چاکسازی ئەم کەسانە وەک ئەو پرۆسەیە کە لەوێ دەبێت بەرەو باش بوون بڕۆن و بێنە ناو کۆمەلگەوە ئەوە سسی تێدا یاخود کەلێنی تێدا یان پرۆژە یاساکەیە. من خۆم سوودم لێ بینیوە کاتێک چوومەتە ئەوێ زۆر سوودم لێ بینیوە کە کاتێک چوومەتە ئەوێ هەر هیچ نەبێ کەمێک نەزیحەتی کردم و زۆریش یعنی کە ئێستا بێنە ناو کۆمەلگاوە سوودێکی زۆریان هەبێ بە کۆمەلگا و دڵنیاشم کۆمەلگا ئیسفادێکی زۆر باشیانێکا چکا بە سپاس بۆ پەیوەندەکەت هەرێم لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک هەرێم. سلام علیکم و کاتی خۆشت باش. زۆر سپاس فەرموو کاک هەرێم سپاس دەکەین ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی تکایە کاک هەرێم. بەڕێزی چاوەکەمی پێشەچی بەخێراتنی سەرۆک مامزەرا دەکەین بۆ هەرێمی کوردستان. بەڵێ بەڕاستی لەسەر تەوەرەکەتان لەسەر لێبوردنی گشتی بەڵێ تەوەرەکەتان لەسەر چی بووە گەر زەحمەت نەبی دەرکردنی لێبوردنی گشتی بۆ بەندکراوان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە کاک هەرێم. بەڵێ وڵی من ئەو بڕیارم پێ بڕیارێکی باشە هەتا حەدێک تا حەدێک مەبەستت چییە بەڵێ ئێستا زۆر کەسێ تاوانبارە یعنی 15 سال گیراوە شتێکی وە یعنی قەتی کردووە شتێک ئەوانە یعنی حەقوانیە بەڕاستی عافیە گشتیان بۆ بێ. بەڵێ سپاس بۆ کاک هەرێم. محەممەد لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک محەممەد. کاتۆ باش کاکشمان زۆر سپاس فەرموو کاک محەممەد. کاشمانەوەی پیرۆزای لە خەڵکی هەموو خەڵکی کوردستان بکەم بە بۆنەی گەڕانەوەی جەنابی مامزەرا بەخێر بێتەوە سەر و سەر چامان منەرەوە ئەندێکم لە هیچ شتێکم. سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە. هەڵمەت لە شارە زوورەوە ئەم کاتت باش کاک هەڵمەت. باشی بەڕێز زۆر سپاس دەکەین کاک هەڵمەت. چاوەکەمی قوربان. فەرموو کاک هەڵمەت. والله کاکە من باسم لە ئیندیە یعنی باز لە بەسەراتی پێشمەرگەیەکەم. بەڵێ فەرموو. من پێشمەرگەیەکەم ئیسا لە لیوای 5 لە شارە زوور تا ئیسا ئێمەوەتان لەوێ هیچمان بۆ ناکەن هیچ پێداویستێکمان بۆ ناکەن ئێمەوەنە بۆ خوارە لە جرەولاین ئەمانیان بەکوشت و لەولاوە مەیتەکانمانەگەڕێن و ئەوەی ئێمە بەس بۆ کوشتنمانەوەن هیچ شتێکمان بۆ ناکەن. بەڵێ سپاس بۆ کاک هەڵمەت لە شارە زوورەوە. محەممەد لە کۆیەوە ئەم کاتت باش کاک محەممەد. باش کاکشوان بەڵکووە سپاس دەکەین کاک محەممەد فەرموو. بە خێراتەوەی مازلال دەکەین. بەڵێ بەسا بەڵێ کاک محەممەد سەبارەت بە تەوەرەکە دەرکردنی لێبوردنی گشتی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پێت وایە کاریگەریەکانی چین؟ مساعدەوام بکەی کاکشوان. بەڵێ فەرموو. بە خێراتەوەی مازلال دەکەین مازلال بەساحی هیچی بۆ کرد نەکرد بە نەخۆشیش هیچی پێ ناکرد. کاک محەممەد تکایە ئەگەر لەسەر تەوەرەکە قسێکت هەبێت وەڵی کاکشوان لەسەر تەوەرەکە تکایە کاک محەممەد. لێبوردنی گشتی باز نییە چونکە کابرا زەلامەکە کردێ دەرێ وڵا
کاکسوان بەڵێ کاک محەممەد لێبوردنی گشتی باز نییە کابرا ئەو هازەلامێکە کوێ دوو ڕۆژکە عفوێکەدا من بەردەبم عفو نەبێ باشە چونکە ئێستا لە ئەوروپا بزانە لە ئەوروپایی عفو نییە کابرا دەبێت سزنی خۆی بە کاملی تەواوکە ئێستا کابرا لێرە یەکێک دەسوژێ دەرێ وڵا دوو ڕۆژکە عفوێکەدا بەرەبم لا بۆ ئەو شانە عفوی گشتی باز نییە بۆ ئەگە باز وە ئەوروپا تەطبیقی دەکردەوە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە کۆیەوە ڕێبوار لە دوکانەوە لەگەڵماندای ئەم کاتت باش کاک ڕێبوار چۆنی براکەم باشی زۆر سپاس سەرمو کاک ڕێبوار قوربانێ بم بۆ خۆت و بۆ ئەو بەرنامە زۆر سپاس جوانەکەتی NRT کوردستانی ڕەنگاونەتەوە بە بەرنامە جوانەکانی و من NRTم زۆر بەلاوە پیرۆزە چونکە بەرنامەکانی هەمووی بەدڵمە بەڕێز مەسئلەی لێبوردن شتێکی زۆر زۆریە من خۆم ساڵێک زیاتر لە سجن بووم بە ناحەقی بە حکمی پارە و بەرتیل و ئەساتە و ئەم شتانە ساڵمیە کرامە ژوورەوە کە تەمانم حکومی 6 ساڵە چونکە پیاخراتێک هات لە ناو ماڵەکەی خۆم تەقیلم کرد مژاتمە دەست بریندارم کرد چونکە کوڕی مەسئولێ بوو واستەی کرد لە ڕێی کۆسرە بەڵێ کاک ڕێبوار بە ناوی کەس نێنین کۆتایی هاتنی یاخود بە کۆتایی حکومەکەی تۆ ئازاد کرای یان بە لێبوردنی گشتی ئەتەوێ ئێستا باسی ئەو پرسە بکەی دەیانی سەفی وەکو منی کە بە ناکراوەتە ژلۆ لەبەرەوە کاک ڕێبوار تکایە با باس لە دۆسیەک نەکەوە ناوی کەس نێنین قسەکەمان لەسەر لێبوردنی گشتیە پێت وایە ئەم بڕگارە ئەگەر هات و دەرکرا تا چەند لایەنی باشە و خراپەی هەیە وەکو خۆت کات پێشتر زیندانی بووی تا چەند ئەمە پێت وایە گرنگە یاخود هەندێک کەس پێ وایە کاریگەری خراپی هەیە تۆ کامیان زیاتر بەلاتەوە پەسەندە؟ وەڵڵاهی من ئەڵێم کاریگەری باشە هەیە چونکە زۆر کەس هەیە لەو سجنانە بەنهاق کراوەتە ژوورەوە زۆر کەس هەیە تووشی نەندامەت بۆ زۆر کەسیش هەیە مەسەلەن لەسەر قەزەی سیاقەیە لەسەر قەزەی شتێکی بەسە کوڕێک ناوی پشتیوە. بەڵێ کاک ڕێبوار سپاس بۆ پەیوەندەکەت ئێمە لەگەڵ ئەوەدانی ناوی کەس بهێنرێت لەم پرۆگرامەدا هیوا لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک هیوا. کاک هیوا ئەم کاتت باش ئەگەر گوێت لە دەنگمانە زۆر سپاس دەکەین کاک هیوا. بەڵێ سپاس دەکەم کاک هیوا گوێم لێتە. فەرموو سەرتەوەرەکە ئێستا گوناح هەندە خەڵکێک ئازادکرێن کابرا لە شەقام دەڕۆوەک شەقەوە بە چەپووی لە خەڵکێدا گوناحیەوە ئازادکرێن. بەڵێ کاک هیوا. سپاس بۆ کاک هیوا لە هەولێرەوە ناجیە لەگەڵماندا لە سلێمانیەوە سپاس دەکەین ناجیە خان زۆر سپاس دەکەین فەرموو. کاکەگیان سواز بۆم تەوەرە باشە کە داتان ناوە لەسەر لە کەناڵەکەتانەوە ئێمە دەمێکە بە تەمای ئەو ئافاتین کە دەریکات هیواداری ئەم جارە کاک مەسعود زۆر جەهدێکی گەورە بکات بۆ ئەو خەڵقە هیوا هەیە چەند ساڵە لەو سجنەیە یعنی ئێمە زۆر چاوەڕوانی ئەم ئافاتین ئەم جارە کاک مەسعود ئیشەڵڵا کە بێ بەسەرۆکی هەرێمی کوردستان و ئەم ئافاتەشی ئیشەڵڵا بۆ ئەم میلەتە بەجاری ڕزگاری بێ بۆ ئەو خەڵقە کە لەناو ئەو سجنەیە. بەڵێ ئێمە هەیە لە 10 ساڵە لەو سجنەیە مناڵی هەیە ژنی هەیە یعنی گوناحە ئەو خەڵقاوە بە بێتاوان لەو سجنەیە بمێنێتەوە کەفیلێکی لێ بسەنن قەیچێکە ئەو کەسەکەیەتە دەر لەو سجنەیە کەفیلێکی بۆ بسەن یعنی مدەی ئەو کەسەکە لە 10 ساڵ لە سجنابی تر چی ئەمێنێتەوە. بەڵێ سپاس بۆ ناجیخان لە سلێمانیەوە ئەحمەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. سلام علیکم. علیکم السلام فەرموو کاک ئەحمەد. کاکە شوان ئەوەن بەنسبەت مام جەلال بە خێرهاتنەوەی لێەکەین من پێم وایە مێدیاکان ئەوەندە هەراهەرای ناوێت بە تایبەتی ڕوودا و کاک ئەحمەد با ناوی هیچ کەناڵێک نێنین کاک ئەحمەد تەوەرەکە تایبەتە بە لێبوردنی گشتی کە ئێستا پەرلەمانی کوردستان سەرقاڵی دەرکردنی ئەو لێبوردنەیە چ قسەیەکت هەیە لەو بارەیەوە؟ بەلێ دەربارەی لێبورینی گشتی فقط هەر کەس ئەتوانین لە حەقی خۆی ببوورێتن حکوومەت ئەتوانین لە حەقی خۆی ببوورن ناتوانین لە حەقی من ببووریتن ئەگە بابم کوژرایە نەک حکوومەت ئەبی لێی ببورێ ئەبی بۆ من ئەحکام بکەن ئەبی ئەحکام بکەن ئەوانە کاک ئەحمەد پێشتر لە لێبوردنی گشتی ساڵی 2012 یەکێک لە بڕگەکان ئەو بوو کە ئەو کەسەی کە کەسێکیان لێ کوژراوە دەبێت تەنازول بکەن بۆ ئەو دۆسەیە کە ئەم کەسە ئێستا بەر لێبوردنی گشتی دەکەوێت ئەگەر هاتوو ئەمەش کرا
ئەو ڕخنەی تۆ جێی خۆی ناگرێ بەوەی کە ئەو چارەسەر دەبێ ئەو پرسە بەڵێ ئەگەر ێگەم بدەی ماناوە حکوومەت زوڵم لە ملەتەکە چۆن چاکرێتن بەڵێ فەرموو کاک ئەحمەد چ قسێکت ماوە بەڵێ ئەگەر بەفکرت بێت ساڵی 2012 ئەو داوای پێم گوت تقریبا گەشتی چی دێدانیە وەڵە دیارە چی مهم ناوی نییە ئیتر سپاسانەکەم سپاس بۆ پەیوەندەکەت هاوکار لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک هاوکار باشتر بۆ تو بەڕێزم چۆن سپاس دەکەین فەرموو کاک هاوکار وازان تۆرەگەی ئەمڕۆ لەسەر لێبوردنێکی گشتیە بۆ زیندانیان بەڵێ کە ئێستا پەرلەمانی کوردستان سەرقاڵی دەرکردنی ئەو لێبوردنان ئەمە لە هەنێ ڕۆ باشە بەڵێ هەنێ ڕۆژ خراپە خراپەکەی بازانین چۆنە خراپەکەی کە سێرەکەی زەوە سێرەکەی شارە حکوومەت زیوە سێرەکەی خەڵکی کوشوە بێت تاوان ئەمە لە ڕۆژەکەەوە بەربێت چیە بێت بەربێت تەڵان بەڕوونیایەوە کاری خراپترەکە کاک هاوکار هەندێک ئێستا دەوترێت ئەو کەسانی کە بە تۆمەتی دزینی ماڵی گشتی یاخود هەندێک تۆمەتێت دیاری کراوەتە سنووردارە ئەم لێبوردنە گشتیە ئەگەر بەوە بێت سنوورێدا بنرێ بۆ هەموو ئەو تۆمەت بارانە یاخود تاوان بارانەوە هەمویان نەگرێتەوە پێت وایە ئەو کاتە ئەمە باشە دەرکردنی ئەم لێبوردنە ئەگەر سنووردار بێ باشە بەڵام سێرەی کەسێک بە تهمەتی سیاست گرتراوە سێرەی کاتی خۆی ناو حزبێک بووە یان ناو بزوتنەوە بووە یان ناوەتی حزبێتر بووە کە ئێستا لە زیندانە سێرەی لێبوردنی شملەکە ئەوە کارێکی چاکە بەڵام کەسێک سێرەکەی وەکو خۆت واتە بەگشتی پێت وایە ئەگەر سنووردار بێت ئەم لێبوردنە گشتیە باشە بەڵێ کاک هاوکار بەڵێ زۆر سپاس بۆ کاک هاوکار لە کەرکووکەوە ڕێزان لە سلێمانیەوە ئەم کاتت باش ڕێزان خان ئەم کاتێک بە ڕێزیشە زۆر سپاس دەکەین ئەم کاتێک بە ڕێزیشە سپاس دەکەین ڕێزان خان دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم زۆر سپاس بەپێی ئەو ڕوونکردنەوانی کە جەنابەت ئەیەیت بەڵێ کە فەقەرە کراوە ئەگەر بترێ ئەو لێبوردنە بەڵێ کێ ئەگرێتەوە کەوا بێ کەس ناگرێتەوە جارێ ڕوون نییە ڕێزان خان کێ دەگرێتەوە بەڵام ئێستا ئێمە پێش ئەوەی ئەم پرۆژە یاسایە پەسەند بکرێ باس لەوە دەکەین کە بەپی پێشنیازەکانی ئێوە ئەم بەرگارە چۆنە و دەبێت بەرگەکانی چۆن بن بەپی پێشنیازەکانتان هەرچەندە تا ئێستا بەرگەکانی پرۆژە یاساکە ڕوون نین تا ئێستا گوێت لێم بۆ ڕێزان خان بەڵێ بەڵێ فەرموو بەڵێ بەڕێی من لێبوردنەکە گشتی بێ باشترە چۆن ینی گشتی بێ هەموو کەسێ بگرێتەوە هەموو تۆمەتبار وەجار ئەوانە هەمووی ئینسانن کە لەو سجنەیان بەڵێ هەموو ئەو کەسانی کە تۆمەتبارن و دۆسیەکانیان یەکلا کراوەتەوە هەمویان بگرێتەوە پێت وایە چونکێکم ئەوەی کە سزای زۆریشی چەشت بێ ئەگەر بە 10 ساڵ و 15 ساڵ ئیتر بەسە هیوا هەیە ئێستا ساڵێکی ماوە لە 15 ساڵ ساڵێکی ماوە ئەگەر کەسێک کەمتر لەو ماوەیە لە زینداندا بێت ساڵێک 2 ساڵ ئەی کەمتر لەو ماوەیەش کە بوو بە لێبوردنی گشتی ئیتر ئەوە هەمووی ئەگرێتەوە ئەجا لە خاڵێکی کەشا کە ئەڵەی مڵکی گشتیە سامانی گشتیە شتێکی وا هەیە بەڵێ ئەی ئەگەر یعنی حکوومەتێک پەرلەمانێک ئامادەی ئەوەی تیانە بێ کە لە مڵکی خۆی و سامانی خۆی خۆش بێ ئەی هاوڵاتیە کە کەسێکی کوژراوە چۆن خۆشە بێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سیامەند لە چۆمانەوە ئەم کاتت باش سیامەند لە چۆمانەوە سپاس دەکەین کاک سیامەند دەستخۆشی بەرنامەکەت لێکەم کاکسوان بەڕاستی تەورەکە تەورەشی زۆر لە زێ خۆ بوو کاکسوە پێم خۆشە پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڕاستی لێخۆشبوونێکی گشتی بۆ هەموو ئەو زیندانیانە بدادا چه سیاسی بن و چه هەر کۆمەڵایەتی بن و چه هەر دادگایی بنجا بە هەر نەوەشی هەر ناوەشی دێنێ بەڕاستی چونکە ئێمە بەڕاستی وەکو پێویستە ئێمە وڵاتێکی سەربەخۆ نەبووینە کاکسیا من هەندێک کەس پێی وایە ئەگەر گشتی بێت ئەمە ڕەنگە کردیتە سەر تاچی کوردی یعنی بەڕاستی کاکسیا من پێویستە لێبوردنێکی گشتی بدرێت بەڵام لەنە پاش بەڵێ ئەم لێبوردنە گشتی ئەگەر گشتی بێ بۆ هەموو تاوانبارەکان بکە دۆسەکانیان یەکلا کراوەتەوە لە دادگا ئەمە کاریگەری دواتر نابێت لەسەر ڕەوشی ئەمنی کاریگەری نابێت لەسەر
هەندێک کەس پێی وایە ئەمە کاریگەری کۆمەڵایەتیشی لێ دەکەوێتەوە لەسەریان چونتر کە ئیدۆزارەکە دی یعنی دەرفەتەشیان بدەی ئەگەر دووباران کردەوە لەسەریان چونتر کێ خۆ یعنی ئەوانیش قابلی ئەوەی نابڕاستی سۆز و لەگەڵ سۆز و عاتفەی ئەو جێژنەی ماوە منداڵیان تێکەڵ نۆزارشکە یعنی ڕەنگە زۆر کاریگەریشیان بەسەر کۆمەلگای دابی بەرەو پێشتریان بن چونکە ئەوان مەسەرن بە فێریان ناتوانیان توانی زۆر گۆڕانکاری بدەن بە کۆمەڵگا. بەڵێ کاک سیامەند سپاس بۆ پەیوەندەکەت. عەبدوڵڵا لە خەلەکانەوە ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا. ئەم کاتت باش براکەم. سپاس دەکەین فەرموو کاک عەبدوڵڵا. دڵەکەم ئەم تەوەرێکی جوانە بەڵام نازانم بەڕێزت وت کۆمەڵێ ئیستیسناکە ئەوانە بۆیان هەیە لێیان نەبورێت لێ نەبورێن وا دەوترێت بە پێی زانێرەکان تا ئێستا هەرچەند لە بڕگەکان ڕوونمان کاک عەبدوڵڵا بە نەبێتە قسەی ئێمە بڵێ گشتێت لە ئەساسەوە قسەیەکی بێ بنەمایە قسەیەکی پوچە چونکە یعنی کوشتنی دەوری مەحاکم پێشێلکردنی یاسا ئەیکەواتە لە ئەساسا بۆ یاسا و ڕێسادانراوە دژ بە تاوانکاران بە گوناهباران ئەوە ئەو لێبوردنی گشتێ بەڕاستی بەس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیرسی دیکتاتۆرەکانەکایانە بۆ خۆشەویستی بۆ خۆشەویستکردن و ئیلا ژینا هەر کەسێ تاوانی کرد ئەبێ سزای خۆی وەرگێت لێبوردنی گشتی یعنیتی دوایەوە نەک سەرۆک کۆمار نەک سەرۆکیێوێم هیچ کەسێک بۆی بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە خەلەکانەوە. ئەحمەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد. ئەم کاتت باش. سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو. بەڕێزی زۆر سپاس دەستخۆشیە بەرامەتان لێ دەکەین. زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو. زۆر جوانە هیوادارم ئەم لێبوردنی گشتی هەموو شەخصێک بگریتەوە کۆتایی بە ئەو شەخصانە بێکاوانێک کە تووشی هەلەیەک بوونە دووبارە نەکرێتەوە و لێبوردنی گشتی بۆ هەمووان بێت. بەڵێ کاک ئەحمەد. بەڕێزی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. شەیدا لە کەلارەوە ئەم کاتت باش شەیدا خان. بەڕێزم باشی. زۆر سپاس دەکەین فەرموو. چاکی کاک شوانگیان. سپاس دەکەین شەیدا خان. بەڕێزم وەڵام منەکو خێزانی زیندانیەک زۆر پێخۆشحاڵین بۆ ئەم لێبوردنە کە باسی دەکرێت. بەڕاستی لە ماوەی ئەم مانگەیە ئێمە وەمان نەزانێ بە ڕۆژین ئەو نە پێخۆشحاڵین بۆ ئەم لێبوردنە. هاوسەرەکەت بەچی تۆمەتبارەوە دۆسەکەی یەکلا کراوەتەوە چەند ساڵە لە زیندانە؟ وەڵڵا ساڵ و نیوەکە بە قوربانە زیندانە. بە چ تۆمەتێک؟ وەڵڵا هەر تۆمەتی دراوەتە پاڵ. ساغ بۆتەوە یەکلا کراوەتەوە لە دادگا کە تۆمەتەکە یاخود ئەو تاوانبارە؟ بەڵێ لە دادگا یەکلا بۆتەوە ساڵ و نیوەکە لە زیندانی سلێمانیە. حکومەکەی چەند بوو خۆی ئێستا ساڵ نیوەکە لە زیندانە؟ وەڵڵا حکومەکەی 4 ساڵ بوو. بەڵێ. بەڵێ. خۆی ئەگەر ئێوە ئاگاتان لەوە بێ خۆی چۆن باسی زیندان دەکات هەندێک کەس پێیان وایە ئەوەی کە پێی دەوترێت چاکسازی ئەم کەسانە کە دەچنە زیندان بە شێوەیەکی تر ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی کە ئەم کەسانە بگۆڕێن و دواتر کە بێنە ناو کۆمەلگەوە کەسێکی تر بن و بۆ مەبەستەی کە ئەمانە ینی پەشیمان دەبنەوە لەوەی کە کردویانە. هاوسەرەکەت بۆ شوێ باسی دەکات کە پێی وایە وا بۆ ئێستا گۆڕاوە لە ناو زیندانە ئەو چاکسازی کە باز دەکرێت. زۆر گۆڕاوە. زۆر لە زەلامەکەی جاران جیاوازترە. بەڕاستی چاکسازی سلێمانی بەڕاستی چاکسازیە. زۆر خزمەتی باشیشیانەکەن بەڵام هەر پێمان خۆشترە بگەڕێتەوە بۆ ناومان و زۆر پێخۆشحاڵین بەم لێبوردنە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شەیدا خان لە کەلارەوە. بەکر لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک بەکر. ئەم کاتت باش کاکە گیان دەستخۆشیەکە لێکم. سپاس دەکەم فەرموو کاک بەکر. کاکە گیان بەنسبەت ئەم تەوەرەوە ئەم لێبوردنی گشتیە خەڵکێک هەیە بە ناحەق گیراوە خەڵکێکیش هەیە عایدی خۆیانە و گیراوە و پیاوخراپی کردووە ئەیانێ بەری بەم لێبوردنی گشتیەوە. بەڵێ. اینجا خەڵکێکیش هەیە ئێستا من کوڕم شەید کراوە کوژراوە بە ناحەق بەریان بەخوای کوژمەوە لە بن حەجز. کاک بەکر تێنەگەیشتم کەسێکی تۆ مەبەستت ئەوە بوو؟ کەسێکی من کوژراوە بە ناحەق.
بەڵێ من ئەو پرسیارم بۆ بەڕێزێکی تریش کرد ینی لە ساڵی 2012 کە ئەو کاتە لێبوردنی گشتی دەرکرا بڕگەیەک ئاماژەی بۆدا بوو کە تەنازول بکرێت پێت وایە کەسانێک کە تەنازول بکەن ئەمە واتای کۆتایی هاتنی کێشەکەی لە نێوانیان و دواتر یاسا و پەرلەمان بڕیارێکی وا دەربکە ئەمە چارەسەرە ئەگەر تەنازولی بۆ بکرێ ئەو کەسێک کە تۆمەتبارە یاخود تاوانبارە ئەو سزایی کە دراوە بە سەریاچوو کە ئەوانە تاوانبارن باشە ئەگەر هاتوو بڕگەیەکی تێدا بوو سەبارەت بە تەنازولکردن لێخۆش بوون ئێوە تەنازولتان نەکرد ئەو کەسە ئازاد نەکراوە ئەو بڕگەیی کە تێدایە لە لێبوردنە گشتیەکە نەیگرتەوە ئەو کاتە پێت وایە ئەمە چارەسەرەوە ئەمە جۆرێک لە عەدالەتی تێدایە وەڵڵاهی ئەمە زۆرمان بینی لەو خەڵکانەی کەوا سزاکانیان تەواو کرد بەربوون زۆریان بینی لەو خەڵکان دەستیان کردەوە بە دزی یا خراپی زۆر کرد لەو کەسانە دیسان چوونە ژوورەوە بۆ سجن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت نیان لە سلێمانیەوە ئەم کاتت باش نیان خان بۆ تۆش کاکەجان زۆر سپاس دەکەین فەرموو دەستخۆشی لە خۆت و لە سەرۆک بەرزانی شەکەین بۆ ئەم تەوەرە بەڵێ فەرموو بەڕاستی حمی لێبوردنی گشتی ضرورە هەبێت بۆچی چونکە ئەو کەسانەی کە لە سجنان لەوانەیە زۆر جار پەشیمان بن لەو کاری کە کردویانە جا ئیتر بە حەج قسەیەک گیرا بن لەوانەیە چاک بوو بن لەبەرەوە لێبوردنە گشتەکە زۆر ضرورە هەبێ ئەویش مەرجی بۆدانێ یعنی سنووری بۆ دابنێ هەموو شخصێک نایانی ئەو کەسانی کە بەرەکرێن بە کەفیلێکیان لێوەرگیرێت دوو کەفیلیان لێوەرگیرێ بۆ ئەو هەڵانەی کە کردویانە جارێکی کە دووبارەی نەکەنەوە یاخود یان عقدێکیان لەگەڵا بکرێ ئەگەر ئەو ئیشیان کردەوە جارێک کە تۆمەتەکەیان بە دوو قات فێ ئەکرێتەوە یعنی هەروە بە خەوانتە بەرەڵا نەکرێنەوە بێنەوە سەرجادەکان و بە هەمان شێوە دووبارێکەنەوە ئیتر لە هەر لایەنێکا بێ ئایا دزی بێ یاخود مۆزوعی تلیاک بە یا شتێکی بێکە ئەو قەزیانە زۆر زۆر یعنی حەقی خەڵکی کیان لەسەرە ینی بەڕاستی تۆ کەسێکی کوشت و حەقیەکێکی کەو لەسەرە مەفروض ئەو ماڵەش ئاگادار کرێ بڵێ ئێمە بەری ئێ بەڵێ سپاس بۆ نیان خان لە سلێمانیەوە بەرەزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەی خۆتان تایبەتە بە دەرکردنی پرۆژە یاسای لێبوردنی گشتی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە و دەرکردنی ئەم لێبوردنە گشتیە پێتان وایە کاریگەریەکانی چی دەبێت سازگار لەگەڵماندایە لە کفریەوە ئەم کاتت باش عەلەیکوم ئەسسەلام سازگار خان کاکشوان دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بەڕاستی بەرنامەیەکی زۆر زۆر جوانە سپاس دەکەین فەرموو هیوادارم کەناڵی ئێناسی هەروە سەرکەوتوو بێت هەروە بە خێراتنی سەرۆک مامزەلات دەکەم بۆ خاکی کوردستان ئینشەڵا بەهاتنی و بەگەڕانەوەی مامزەلات خۆشی بەرقەرارە بێت لە خاکی کوردستان بەڵێ سازگار خان لەبارەی تەوەرەکەوە چ قسەیەکت هەیە لەبارەی لێبوردنی گشتیەوە بەڵێ بەڕاستی ئەم لێبوردنی گشتیە کە پەرلەمان داینایە بەڕای من کارێکی باشە بۆ کەسانیکەوە بەبێ هیچ تاوانێک لە زیندان مانەتەوە هەروەها باشیش نییە بۆ کەسانێکەوە هینا بە تاواندارن و هەن لە زیندانەکانە بەڕاستی کارێکی هەم باش و هەم خراوە بەڕای من لەبەرەوەی هەنێ کەسێ بە ناحەق گیراون ئینشەڵا لێبوردنی گشتیە ئەوانە ناگرێتەوە کە بە حەکاری ناحەقا تاواندار بن ئینشەڵا ئەوانە نەگرێتەوە هیوادارم بەدات هەروەرانە بێت ئەم لێبوردنی گشتیە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شاهۆ لە سێ سادقەوە ئەم کاتت باش کاک شاهۆ کاوشوان گیانم کاتێ باش زۆر سپاس دەکەین دەستخۆشی بەرنامەکەی لێ یەکەم سپاس کاک شاهۆ فەرموو بەڕاستی دەستخۆشی لەو ئەندام پەرلەمانە بەڕێزانە ئەەکەم کە ئەم پرۆژە یاسایان تەراح کردووە بەڕاستی دەستخۆشی لە سەرۆکاری پەرلەمانەکەم بۆ ئەوەی ئەو سژنانە ئینسان شیری خاوی خواردو بەسخوا هەڵەت ناکە هەلێکیان بدەن یعنی معقول نییە کابرا 15 ساڵ 16 ساڵ 17 ساڵ حکومڕانی کورد دروست بۆ دەرام هەیە لەوێ بۆ کاک یعنی تۆ وەرە کاکە بەری بە بڵێ بڕۆ دەرەوە جارە هاتەوە سزای بە من ئەڵێم داوا لە سەرۆکی هەرێمەکەم داوا لە سەرۆکی پەرلەمانەکەم لە ئەنجومەنی وەزیران لە هەموو نوێنەرین چین و توێژی کۆمەڵگەی مەدەنیەکەم ئەم جارەم هەلە بن بەو خەڵکە کاکە تاکی کوردی ینی ئەوەی کە چۆتەوە هیچ بە حەزوا ڕزی خۆی نەچوە کاکەگیە ئەو خەڵکە داماوە داوای لێکن بڕگەی نەکەن سا 5 و سا 20یان نێنێ سا 50 بنە سا چیان بنێویتری کەماوە ئەوەی کە ئەدامە بیکەن بە 20 ساڵ کاکە وەڵڵەهی ئەو خەڵکە داماوە بە قورعانە و خەڵکە زۆر فەقیرە داوا لە سەرۆکی پەرلەمانەکەم لە ئەنجومەنی وەزیران لە هەمیان بیکەن بەخات بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت گەرمیان لەگەڵماندایە لە دەربەندی خانەوە ئەم کاتت باش کا گەرمیان کاکشۆنگیانم کاتر باش زۆر سپاس دەکەین فەرموو
والله كاكشون بور من هيتم لسرت وركتها نيها بس ما يسوق قليلا سنطعم كم بەڵێ فەرموو کاک گەرمیان ابوها التواريد مرتها لصح ظالي كوري بالريز وخوشويت ما عم دلال کاک گەرمیان ئێمە پاش پەیوەندەکەی جەنابەت دەچینە فڕۆکەخانەی سلێمانی بۆ گواستنەوەی دوازانێرەکان ئەمە واتای ئەو نییە کە ئێمە گرنگی نادەین بۆ هەواڵە کاک گەرمیان واتای ئەو نییە کە ئێمە گرنگی نادەین بەو ڕووداوەوە هاتنەوەی سەرۆکۆماری عێراق چ قسێکت هەیە لەبارەی تەورەکەەوە زۆر بە کورتی بۆ ئەوەی کە خۆت بینەری تێمە بیگوازینەوە بۆ زانێرەکان بەڵێ بەڵێ کاکەرمیان سپاس بۆ کاگەرمیان دەربەندیخان بەڕێزان ئێمە ئێستا دەچینە فڕۆکەخانی سلێمانی بۆ گواستنەوەی هاتنەوەی جەلات تاڵبانی سەرۆکۆماری عێراق و سکرتێری گشتیەکەتی نیشتیمانی کوردستان کە بەپێی وتەی قوبات تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هێرێم لەسەر خواستی تاڵبانی خۆی مەراسیمی بۆ ساز نەکراوە بۆ هاتنەوەی بۆ هەرێمی کوردستان هێمن محمود پەیامنێرمان لێوە لەگەڵماندا هێمن لای تۆین دوازدانێرەکان بەڵێ شوان ئێستا من لە فڕۆکەخانەی سلێمانیم من بۆ خۆم ئەو فڕۆکەیەم بینی کە دەوترا ئەمە فڕۆکەکەیە کە تاڵبانی پێدێتەوە فڕۆکە تایبەتەکە کە ڕەنگی سوور و ڕساسی بوو فڕۆکەکە لەو سەربیانیمی چەند دقەیەکانی 2 دقە ئەو نێکە بێ ئەو فڕۆکەیە نیشتۆتەوە فڕۆکەکە ئێستا نیشتەوە تۆ لە دەرەوەی فڕۆکەخانەیت هێمن لە ئێمەوە لەبەر ئێمە لە دووری لە بەشی سەرەوەین لە دەر نامن هەلە ناو فڕۆکەخانەی سلێمانیان بەڵام ئێمان لە پرزگەکەی سەرەوەین ئەم شوێنە دانراوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن چیتر ڕێمان پێ نادرێ بچینە خواتر بۆ ئەوەی ئەو شێوازی دابەزینەکە و ئەوەی کە ئەو کاتێکە فڕۆکەکە بە تەواوەتی نیشتوتەوە و لەویا ئەوانی لێ دابەزن تاڵبانی تیا دابەزێ ئێمە بیبین و وێنەی بگرین کەواتە ئێستا ئێمە ناتوانین فڕۆکەکە ببینین کە چۆن ئەوان دابەسن بەڵام من بۆ خۆم فڕۆکەکەم بینی کە نیشتەوە تا ئەو شوێنەی کە بینیم سیرمان کرد لەم شوێنە دوورەی ئێمەوە فڕۆکەکە دیار بوو بەڵام وەک پێم وتی ئێستا فڕۆکەکە دیار نەماوە بەڵێ هێمن ئەگەر بینەران لە چاوی کامێرای ناوتیەوە بتوانن ئەو ئامادەکاریانە ببینن وە چی هەیە ئێستا لە فڕۆکەخانی سلێمانی و ئەگەر بزانی کێ ئامادە بوو بۆ پێشوازیکردن لە سەرۆکۆماری عێراق بەڵێ شوان کۆمەڵێک سیارە هاتنە ژوورەوە کەم باسییانەوە کرد کە ئەما کە سوکاری تاڵبانین بەڵام لەبەرەوەی کە دی ڕوون نەبوو ئەو سیارە نشێن ناڵم ڕێبێ ئێمە نایەن بە ڕوونی کەسەکان ببینین کە دێنە ناو مەتارەوە بەڵام چەند ئۆتۆمبیلێک هاتنە ژوورەوە وتیان ئەمانە کە سوکارەکەی تاڵبانین هاتوون بۆ پێشوازیکردن لی ئەمە ئێستا منی دێم کە باسی پێشوازیەکەین زۆربەی دەستگاکانی ڕاگەیاندنن و ئەو کارمەندانی فڕۆکەخانەی سلێمانین کە ئەو خۆیان دەڵێن بۆ پاراستنی فڕۆکەخانە لێرن و بەشێکی تری هێزی ئەمریتر لە چوادۆری فڕۆکەخانن جێگیر کراون ئەو خۆیان دەڵێن مەبەستیان پاراستنی فڕۆکەخانەیە و لەو مەراسیمێک کە ئێستا هاتنەوەی تاڵبانیە ئێمە لێرە بەس دەستگاکانی ڕاگەیاندین لێ ئەوانەی کە لە خوارۆن بەڵێ ئێمە ئەگەر لە چاوی کامێراکەی ناوتی بتوانین ئەو دیمەنانە ببینین کە ئێستا وەک خۆتەڵی کارمەندانی فڕۆکەخانە سەرقاڵی ئەو ڕووداوەند و بتوانین لە کامێراکەەوە ببینین بۆی بینەگەر ئەمە وەگەر پێشمان بڵێ ئەگەر هاتوو بەشیان و بەشێکشان هاوڵاتی بڵێ لە کاتی هاتنەوەی سەرۆکۆماردا لەم شەقامەوە دێتە دەرەواتە لەو شوێنی کە ئێوە لەوێن تا ئێستا زەنەرەکەوان کابێ لێرەوە بێنە دەرەوە چونکە ئەم ڕێگا سەرچیە ئەو ڕێگایە کە سەرجەمیان ئۆتۆمبیلەکانی تر لە شەقامەکەی تەنیشتیەوە چوونەتە ناوەوە و لە شەقامەکەی تەنیشتری شەوێنە دەرەوە ئەم ڕێگایە هەمان ئەو ڕێگایە کە ئەبێت ئەو وەفدەی تاڵبانی وا کە سوکارەکەی وە خودی تاڵبانی ئەو ئۆتۆمبیلانی کە ئامادەیان کردووە لێرەوە بێتە دەرەوە ئەگەر ئەو کارەوێنەکردەکەم یامەتیم بات من ئەو شەقامەتان نیشان بدات بۆەوەی بەڵێ هێمن باسی ئەوەشکەی ڕێنمایی بە ئێوە درا کە چۆن ڕۆماڵی ئەمە بکەن لێن وەکو ڕێنمایی نا لەبەرەوەی تا ئێستا هیچ ئەوە نەکراوە کە ئەمان ڕێنمایی بن بە ئێمە کە چۆن مامەڵە بکەین لەو کاتەیە بەڵام ئەوەی بە ئێمە وتراوە ئێمە ناتوانین لێرە زیاتر بچینە خوارەوە لەبەروی پێما وتراوە تا ئێرە بۆتانی بچنە خوارەوە گەر هاوکارەکەم یامەتیم بە ئێمە ئەمانەوێت بچینە خوارتر هێمنەوە خۆی بۆ خۆی ڕێنماییە کە ئێستا ناڵن تۆ نزیک بیتەوە لە هەندێک شوێن بەڵێ گوێمان لێتە
بەڵێ من بەبستم ڕێنمایەکە بوو بۆ چوونە خوارەوە پێماوتن لێرە لێرە نایڵێنی بچینە خوارەوە ئەو ڕێنمانی کە بێمان ناوە کارمەندەکانی فڕۆکەخانە ئەوەیە کە ڕێمان پێ نادەن زیاتر بچینە خوارەوە تا من ئاگادارەکەمەوە کە ئێرە جێ بێڵم بەڵێ بەڵە بەرەزان دیارە ئەو دیمەانە لە فڕۆکەخانی سلێمانیەوەن کە لە ئێستادا دیارە فڕۆکەکە دیار نییە لە چاوی کامیرەی نارتیەوە بەڵام وەک پامنێرمان هێمن مەحموود ئاماژی پێدا وە دەیبینی لە وێنەکانە کە ئەوانەی کە لەوێن کارمەندی فڕۆکەخانە ناڵن کە میدیاکان و کامیرەی کەناڵەکان نزیک ببنەوە هەرچەندە هێمن من کامیرەیەک دەبینم نزیکترە و نزیکی ئەو دەرگایە کە لە شەقامەکەەوە ئەگەر بتوانین نزیک بیتەوە باشتر نییە بۆ تۆ گوێت لێمە هێمن ئەگە یارمەتیمانبان ئێمە بەردەوامە بین بەڵێ شووا منەمەوت پێ بڵم کە لێرەوە ئەو فڕۆکەی کتری لێ ئەمە فڕۆکی هاتوچۆیە پۆلیسی هاتوچۆیە کە ئەو چاودێری فڕۆکەخانی سلێمانیە کات دیارە ئەم فڕۆکەیە کە زیاتر لە کاتژمێرێکە لەم چواردەوری فڕۆکەخانی سلێمانی دەسوڕێتەوە و خۆیان دەڵێن بۆ چاودێریکردنی ڕۆژی ئەم فڕۆکەخانەکەیە ئەم شوێنە هەمانەوە شوێنەیە کە پێشتر بم باس ئێمە چاوەڕوانین کە وەفدەکەی تاڵەبانی و کە سوکارەکەی و خۆیان دەڵێن لەو دەرگایەوە لەو شەقامەی کە ئەسا ڕەنگە لە ئێوە دیار بێنە سەرەوە چاوەڕوانی ئەوانین بۆ ئەوەی بتوانین لە کاتی هاتنەوە دەرەوەی ئەوان وێنەکەیتان بۆ بگوێزینەوە بەڵێ هێمن هەرچەندە ئەو پرسیارەشم کرد لە سەرەتادا وەک ئاماژەشمان پێدا کە قوبا تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت و کوڕی دووهەمی جەلا تاڵبانی سەر کۆماری عێراق ئاماژی بۆدا بووکە لەسەر خواستی تاڵبانی خۆی مەراسیمی بۆ ساز ناکرێ بەڵام بە پێی زانێرەکان وەگەر پێمان بڵێ لەکوێوە ئەوە زانی کە ئەو ئۆتۆمبیلانی وەک خۆتت هاتن کەی تێدا بوو و ئایا ئەو کەسانە تەنها کە سوکاری خۆین یان بەرپرسی حەزبی حکومی تێدا بوون بە پێی زانێرەکان من لەبەرەوەی کەسیانم نبینیەوە بۆ خۆم کە بڵێم ئەمە فلان کەس بووە ناتوانم پێ بڵم چ ناوێکم بینیوە بەڵام لەبەرەوەی من ئۆتۆمبیلەکانم بینی بەچوون پرسیارم لەو کارمەندانی ئێرە کرد کە پێم وتن ئەمانە چێ بوون باسی ئەویان کرد کە ئەوانە کە سوکاری تاڵەبانی بوون تەنها ئەویان بێمەوتووە و بەس پێ دەڵێم چەند کە ئەو ئۆتۆمبیلانی کە لێرەوە ڕۆشتون ئەوانە من کەسیان نبینیوە ئەوانەی کە بێمەوتراوە کە ئەوترێک کە سوکاری تاڵەبانی بوون کارمەندەکان بێمایوتووە بەڵام ئەمێ ئەوت بۆ سەرباری زانێرەکانی تر بکەم کە پێشتر بێمایانوت تەنها کارمەندەکانی تەنها کە سوکاری تاڵەبانی ئەتوانێت لە مەتار پێشوازی لە تاڵەبانی بکە و خۆیان وتیان کە هیچ کەسێکی تر ڕێگەی پێ نادرێت بێت من شوان ئەمەوێ شتێکی تریشت پێ بڵم ئێمە لە سەرەتای داخەبوونمان با فڕۆکەخانی سلێمانی ڕێوڕسمێکی تر لە دەرەوە هەیە دیارە ڕێوڕسمە نازانم ڕێکخراوە یان ناڕێکخراو لە ڕێوڕسمێکی چۆن بوو بە ئاڵا و لۆگۆی یەکێتی نیشتمانی کوردستانەوە من ئەمەوە بۆ باسکەم ئەم ڕێوڕسمە هاوڵاتیانی لێ ئەو هاوڵاتیانە بە ئاڵای یەکێتیەوە لە دەرەوەی فڕۆکەخانی سلێمانین کە چاوەڕوانی ئەوەن دیارە و پێشوازی وەساون من نازانم ئەمە بە تەنزیم کراوانی ڕێکخراون یان ناڕێکخراون هاوڵاتیەکان بۆ خۆیان هاتووە ئێستا چەند ئۆتۆمبیلێک تر دەبینم کە یەنە سەرەوە لەوێ ئەوە ئاڵا تاڵەبانی ئەندامی پەرلەمانی عێراق بوو لە ئۆتۆمبیلە چووە سەرەوە ئەگەر لەگەڵم مێیتەوە من هەوڵەیەم بزانێکم ئەوانە شوێن کە لە خوارەوەن بۆی تا بێدە سەرەوە ناوەکانیانت پێ بڵم بێگومان لەگەڵت داهێنێ من بڵێ ئەمەش ئۆتۆمبیلێکی تر باشە ئەگەر باسی ئەوش بکەی هەیە من سەبارەت بە ڕێوشێنە ئەمنیەکان لەو ڕێگەی کە تۆچوی تاوەکو فڕۆکەخانی سلێمانی سەبارەت بە ڕێوشێنە ئەمنیەکان هێمن ئەمەوەت پێ بڵم هەر لە گوندی ئەڵمانیەوە کە ئێمە هاتین بەرەوە هەر لە گوندی ئەڵمانیەوە کە هاتوین بۆ فڕۆکەخانی سلێمانی من بۆ خۆم هێزی ئەمنیم بینی جێگیر کراوە لەسەر شەقامەکان بۆ ئەوەی لەسەر ئەو شەقامانی کە لێ هاتوین هەمووی هێزی ئەمنی لێ بۆی تر جیاوازن هێزەکان لە شوێنی جیاواز جێگیر کراون بەڵام لە دوای تێپەڕبوونی نزیکبوون لە ڕاپەڕین هێزەکان زۆرتر بوون لە زۆر شەقامی و ئەم بەری مەتار و ئەو بەری مەتار ئەو شەقامە سەرەکیەوە بەسمەکەی بەرەو فڕۆکەخانی سلێمانی هێزی زیاتری تیا جێگیر کراوە ئەو هێزانە کە لێرە جێگیر کراون زیاترن لەو هێزانی تر کە لە شوێنەکانی تر جێگیر کراون هێ من جگە لە میدیا کوردیەکانی سلێمانی بەڵێ جگە لە میدیا کوردیەکان میدیای عەرەبی میدیای نێودەوڵەتی ئامادەن لە فڕۆکەخانی سلێمانی لەوێ بۆ ڕووماڵکردن ڕووداوەکە بەڵێ کۆمەڵێک میدیای زۆری لێ بەڵام ئەو میدیانش لەبەرەوەی
هیچ لۆگۆیشان پێوە نییە نازانرێت چۆن بەڵام میدیای تری لێیە ئەگەر هاوکاری وێنەگرەکەم وێنەکەی تامە بگوێزێتەوە ئەوانە هەمووی دەستگای ڕاگەیاندنن بەشێکیان دەستگا ڕاگەیاندنە ناوخۆیەکانن و بەشێکیان دەستگا ڕاگەیاندنەکانی ترن. بەڵێ بەڵێ هێمن ئەوەش دەبینین کە ناوبەناو هێزەمنیەکان وەکو ڕێنمایی یاخود گفتوگۆیەکیان دەبێت لەگەڵ ڕۆژنامەنووسان هەر تایبەتە بۆی کە نزیک نەبنەوە لەو شوێنەی کە وەک خۆت ئەڵێ پێیان وتون کە نزیک نەبەوە یان هەندێک ڕێنمایی تر هەیە لەوەی کە وێنە بگرن یان نێگرن تا ئێستا شتی وانە بووە کە پێتان بوو تێ وێنە بگرن یان نە؟ بێگومان تا ئێستا بێمان نەوتۆ وێنە مەگرن بەڵام ئەم هێزە ئەمنی لێرە ئێساوە ڕێنمایی ئێدەن بە دەستگاکانی ڕاگەیاندن کە وێنە نەگرین هێشتا ڕوون نییە مەبەستیانەوەی کە وێنەی ئۆتۆمبیلەکان نەگرینیان چی ڕوویاوە لێوا کە وێنە نەگرین بەڵام ڕێنمایەکان وان ئەم هێزە ئەمنی لێرەیە بە چەند ڕۆژنامەنووسێکیان وتۆ کە وێنە نەگرن بزانێکی نەمە بۆ شێویش گشتیان نا بەڵام تا خۆ دەبینی ئێستا من وێنەگرم و کەسش پێی نەوتم وێنە مەگرە تا ئەم دەقەیە نازانم دوای ئەمە چی ڕوو ئەدا ڕێمان پێ ئەدەن ئێمە وێنە بگرین یان نەخێر بەڵام ئەو هێزە ئەمنیە لە گفتوگویان لەگەڵ چەند دەستگایەکی ڕاگەیاندنا. بەڵێ بەڵێ هێمن ئێمە کەمێک تر دێنە وڵات هێمن محمود پەیامبێرمان لە فڕۆکەخانەی سلێمانیەوە بۆ ڕۆماڵکردنی هاتنەوەی جەلال تاڵەبانی سەرۆکۆماری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و چانێک و دێنە وڵاتان بەڕێزان. دووبارە سڵاوتان ئێوە بەڕێزان ئێمە دیارە لەگەڵتان بووین لە پرۆگرامی مایکی خەڵکدا بەڵام بەهۆی ڕۆماڵکردنی هاتنەوەی جەلال تاڵەبانی سەرۆکۆماری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە کۆتاییمان بە پرۆگرامەکە هێنا ئێمە ئێستا پەیامبێرمان هێمن محمود لەوێدا لەگەڵماندایە و ئاماژەشمان بۆدا کە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وە کوڕی دووەمی جەلال تاڵەبانی ئاماژەی بۆدا بوو کە لەسەر خواستی تاڵەبانی خۆی هیچ مەراسیمێکی بۆ ساز ناکرێتواتە مەراسیمی پێشوازیکردن لێی پەیامبێرمان لە فڕۆکەخانەی سلێمانی و هێمن محمود ئاماژەی بۆدا کە چەند شوێنێک یاخۆ شوێنێک ئێستا کە لە دیمەنەکاندا بینیمان دیاری کراوە بۆ ڕۆژنامەنووسان بۆی لەوێ و ڕووماڵی هاتنەوەی یاخود پێشوازیکردن لە سەرۆکۆماری عێراق بکەن و پێیان وترەوە کە نزیک نەبنەوە لەو شوێنەی کە گۆڕەپانی نیشتنەوەی فڕۆکەکانە و لەوێدا دەرگایەک دەبینین کە لە ڕۆژنامەنووسان تەنها لەو شوێنە دیاریکراوەدا ڕووماڵی هاتنەوە دەکەن و سەبارەت بۆی کە ڕێنماییان پێ درابێ بۆی وێنە نەگرن شتیوانیە لە بەرەوەی هێمن محمود پەیامبێرمان دەڵێت پێیان نەوتراوە کە وێنە نەگرن ئێستا لەوێ ئەوان ئامادەن بۆی ڕووماڵی ئەو بکەن و بەپێی زانێرەکانی پەیامبێرمان تەنها ئەوە بیسراوە کە کەسوکاری تەنها کەسوکاری جەلال تاڵەبانی لەوێ ئامادەن و هیچ مەراسیمێکی بۆ ساز نەکراوە لەگەڵ ئەوەی کە پەیامبێرمان ئاماژەی بۆدا کە لە دەرەوەی فڕۆکەخانەی سلێمانی جۆرێک لە مەراسیم هەیە وەک خۆی دەڵێت لەوە ئەچێت پێدەچێت هاوڵاتیان بن کە ئامادەن لەسەر شەقامەکان بۆ ئەوەی پێشوازی لە سەرۆکۆماری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن. دووبارە دەچین و لای پەیامبێرمان هێمن محمود لە فڕۆکەخانەی سلێمانیەوە هێمن دوا زانێرەکان ئێستا چین و چ زانیاریەک هەیە لەوەی کە گەشتووە یان نەگەشتووە نزیکە لەوەی بێتە دەرەوە؟ بەڵێ شوان پێشتر پێم وتی کە هیچ پێیان نەوتوین یان ڕێگریان لێ نەکردوین کە وێنە بگرین ئەمنیە لێرە بە و پێیان وتون کە وێنە باشە ئێستا پێیان وتون کە وێنە نەگرین مە کامێرەکانیان بکوژێنەوە من ئێستا و شوێنەم جێهێش کە لەوێ ئەوە تیار ڕوویا و پێیانتی وێنە نەگرن نازانم بیانۆکەیان چییە کاڵەن وێنە مەگرن تا ئێستا ڕوون نییە کە پێمان بڵێن وێنە مەگرن لە بەرەم حاڵەتە من ئەو شوێنم جێهێشت هاتوومەتە بەشێکی سەروتر نازانم ڕەنگە لێرەش هات پێمان بڵێن وێنە نەگرن وێنە مەگرن یان نا بەڵام ئێمە بەردەوامە بین لە گواستنەوەی شێوازی هاتنەوەکەی تاڵەبانی و ئەم شەقامەی دەستە شەفم کە دیارە هەروەها شەقامەیە درێژکراوی شەقامەکەی دواترە کە پێم وتی تاڵەبانی و وەفدەی کە دێن ئەبێ لێرەوە بێن چکاوە خۆیان دەڵێن ئەمە ئەو ڕێگایە کە وەفدەکانی تری لێوە دێتە سەرەوە و ئەگەر کەسێک لە مەتار بێتە دەرەوە بێگومانە بێت لەم شەقامە سەرێکیەوە بێتە دەرەوە شوان ژماری ڕۆژنامەنووسەکان زیاترن لێرەن و دەستگامنەکانیش ژماریان زۆرە تا ئێستا ئەوەی پێم وتی پێیان وتوین کە ڕەنگە ڕێگری لێ ئێمەش بکەن کە قسە بکەین لێرە و وێنە بگرین بەڵام لەوێ کە پێیان گوتین وێنە نەگرین ئێمە هاتوونەتە سەرەوە بزانشین ئایا لێرە هێمن کێ پێیوتن کارمەندی فڕۆکەخانە یاخود نا یان هێز ئەمنیەکان کێ پێیوتن کە وێنە نەگرن کارمەندی فڕۆکەخانە بوون یان هێزی ئەمنی بوون هێزێکی ئەمنین لێرە بەڵێ هێزێکی ئەمنین جا نازانم هێز ئەمنیە
هێزی ئەمنی فڕۆکەخانن یان هی دەروی فڕۆکەخانن بەڵام کارمەندەکانی فڕۆکەخانە جلوبەرگیان سپیە دیارکراون ئەنی ئەناسرێنەوە بەڵام ئەم هێزە هێزێکی ئەمنین تا ئێستا نازانین کە ئینان فڕۆکەخانیان دەروی فڕۆکەخانە. بەڵێ جگە لە ڕۆژنامەنووسان و کارمەندانی فڕۆکەخانە دەبینین هەندێک هاوڵاتی ئاسایی لێ وەستاون لە پشتی تۆوە هێمن. ئەمانە بەشێکیان هاوکاری دەستگاکانی ڕاگەیاندنە بەشێکیشیان لە فڕۆکەخانە جلوبەرگی تریان لەبەرای بەڵام ئەوانەی کە لێرە مەدەنین ڕوون نییە ئەمانە هەر هاوڵاتی ئاساین خۆیان هاتوونەتە ئێرە یان ئەوانش هاوکارن یان ئیشوکارێکیان هەیە لێرە پێم وانە ڕێبە هاوڵاتی ئاسایی بن بێتە خوارەوە لەبەرەوەی ئێمە وەکو دەستگایکی ڕاگەیاندن بە ئاسانی ڕێیان پێ نەداین پێم وایە ئێستا بۆ هاوڵاتێکی ئاسایی زۆر خۆرسرە بێت کە بێتە ناو مەتار بەڵام لە دەروی فڕۆکەخانی سلێمانی وەکو پێم وتی هاوڵاتی لێ بووە و بە ئاڵای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بوون. من لە دوای تۆ کەسێکم بینی گەنجێکە کە بە جلوبەرگەکەیەوە لە هاوڵاتی دەچێت نەک کارمەند یا خۆ ڕۆژنامەنووس بەوە وتم ئەو پرسیارم کرد هێمن. ئێستا هیچ زانیاریک هەیە لەوەی کە لەکوێیە ئایا پێشوازی لێ دەکرێت یاخود نزیک بۆ تۆ بێتە دەرەوە هیچ پرسیارێکت کرد لە کارمەندان بۆی پێت بڵێن یان زانیاری نادەکێنەوە؟ شوان ئەمە ئەم کارمەندانی کە لێرە ئەمە چەندین جاری تریش پرسیارمان لێکردون ئەوان یان زانیاریمان نادەنێ یان ئەوانش وەکێ ماگەدامنی بەڵام منەمەوێت ئەو ڕێوڕسمی دابەزینێت بۆ شی بکەمەوە لەبەرەوەی لەم کاتانەیە کە کەسی جوک و تاڵەبانی ئەگەر لەوێ سەدا بەزی ببێت ئەوە پێمانەڵێن نابێت تەسوبێنە بگرن ئێمە لەبەر چی ئەو پێمانەڵێن ئێستا و کارمەندا تۆ کارمەندی یاساییش پێمانەڵێ نابێ وێنە بگرن بەڵام ئەمەوە بۆ ڕوونکەمەوە گەر لانی کەمە چۆنە بێ فرێ ڕوونکردنەوە بکەوم ئەمە کە دابەزن لەوێ ئەو VIP هەیە کەسی جوک و تاڵەبانی ڕەنگە ئێستا لە VIP بێ ئەگەر دابەزی بێ لەوێ شوێنی پشودان هەیە ئەگەر دابەزی بێ ئێستا لێ بێ ڕەنگە لە VIP بن و سەرقاڵیەوە بن بەڵام ئێمە تا ئێستا نازانی لەبەرەوەی زانیاریمان پێ نەگەشتووە کەوا یان وان نییە بەردەوامە بین لەوەی کە وێنەکە بگوێزینەوە چۆن ێتە سەرەوە و چۆن ئەڕوا بەزەگەر هێزانەکان ڕێگەمان بن ئەوە تا پێمانەڵێن ئیتر ناتوانن تەسویکەن ئێمە بەردەوامە بین بزانێکین چۆن نتوانین هاوکاریمان بکەن بۆ ئەوەی وێنەی هاتنە دەرەوەکەی وەفدەکەی تاڵەبانی بگوێزینەوە چونکە ئەمە بۆ هاوڵاتیان گرنگە کە ئایا بزانن تاڵەبانی کەی دەگات گەشتۆتە سلێمانی ئێستا وەک ئەو فڕۆکەمان بینیوە کەی تێپەڕ دەبێت کەی لە مەتار دێتە دەرەوە ئێمە هەوڵەیەن ئەم زانیاریانە بگوێزینەوە و هاوکارە وێنەگرەکەشم بە هەمان شێوە لە هەوڵیەوەدایە کە باشترین وێنە بۆی بگوێزێتەوە هیوادارین بۆ پێم وتی ئەگەر هێزانەکان ڕێگەمان بن ئێستاوە 3 جار پێیان گوتوم کە بیبڕا لە پشتی کامێرەمانەکەمەوە ئاماژە بۆکەن کە بەسە تاویکە سوپاسیان بکە شوان لەگەڵم بن بەردەوام هەوڵێن زۆرترین زانیاری بۆ ئێوە بۆ بینەران بگوێزینەوە. بەڵێ هێمن محمود پەیامنێرمان لە فڕۆکەخانەی سلێمانیەوە ئێمە لەگەڵدان هیوادارین بتوانین ڕۆماڵێکی وا بکەین کە وێنەمان دەستکەوێت هێمن لەگەڵ تیمی کەناڵ NRT لە فڕۆکەخانەی سلێمانی بەڵێ بەرەزان دیارە وەک بینیتان لە وێنەکانیشدا وەک ئەو کارمەندەی ئاساییش دەیوت قەدەغەیە ناتوان وێنە بگرن ئێستا داوایان کردووە لە تیمی کەناڵ NRT و میدیاکانی تریش کە وێنە نەگرن لە بەرەوەی خۆیان دەڵێن قەدەغەیە ئێمە هەوڵ دەدەین و هیوادارین وێنەی هاتنەوەی جەلال تاڵەبانی سەرۆکۆماری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان دەست بکەوێت بۆ ئەوەی زانێرەکان وەکو خۆیان بگوازینەوە بتوانین وێنەمان هەبێ لەوەی کە کێ پێشوازی لێ دەکات وە چۆن دەگاتە ناو فڕۆکەخانە وە چۆن دێتە دەرەوە لە ڕێگەی وێنەکانە بزانین باری تەندروستی سەرۆکۆماری عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە ئێمە لەگەڵتان بەردەوامین لە هەر زانیاریەکدا و گەشتنی وێنەکان تا ئەو کاتە هەر لە خۆشیدا بن بەڕێزان.